بە فەرمی پرۆسی وەرگرتنی گەنمی جوتیاران لە سنووری پارێزگای سلێمانی دەستی پێکرد و پرۆسەکە لە 5 سایلۆ و بنکەیەکدا بەڕێوە دەچێت. پرۆسەی ئەم ساڵ گۆڕاوە بۆ ئەلکترۆنی و دەبێت جوتیاران پێشوەختە ناوی خۆیان بە دیجیتاڵی تۆمار بکەن. لەلایەکی دیکەوە جیاوازی نرخەکان نیگەرانی زۆری دروست کردووە و جوتیاران قسەی خۆیان هەیە. والله سجاري عليه بون من 15 تن بيوي حوتو ببيانسولي حوتو بحوصولي بينجي شي ببيانسول ابي كي تدو سعر همشي باري كردوها نسعر دستكوي نشوفرو دستكوي بعملناها شغيان سقطها تكاك نوزاد وشمان قسي لقالك قلت بابي ما درو اوش ما بو شاكن هر باشترينا والله ببيانسول بينشتن ببيانسولي وربولي وحوتن وبحوصل فيش جيري كريتشي مينيتو فاري جوابو يا امصالو لا والله بارو بيرار باشتر چۆن بوو پار هەر هەر باشتر بوو 850 کابرا پشتگیریشی کردایە بۆ نمونە 550 650 بۆ ماوە ئیستا تۆ بەڵێ سێسەمان بۆ مێنێتەوە ئەیکە بە 500 لێ وەرگێ 5 تن 15 تن پێوێ 5 تن بە 500 لێ وەرگێ 5 تنە بێ پشتگیری بۆ کڕی ئێ بە 550 بە پشتگیری 350 مێنێتەوە ئەو ژەگەر بیدەن ئەوە مانای وایە هەروکو بازار ڕایە و بازار 340 بخواش وارسە ناکە دەنێک گەنم بە 500,000 و بە 600,000 نا هیچ چی لە جێ خۆیان بۆ سیعرەی بۆ نایەتەوە کەم دەریێتەوە فەلا هەمی زەیرێتی ئەوتا فەن و پارەی ئەوە یەکەم 700 دووەم ئایسە بڵێم بۆ 20 تەن ئەو 20 تەن لەوە چێ 15 تەنی 16 تەنی بە 700 ئەوێ دی بە 500 گەیش باوەڕ لە 460 ئەو نەیەدەوە چ لێڕوە چی لێکەم ئەگەنە ئەمە هەمی غەدرەوە ناڕەحەتی لەم فەلاحەیەکەدا هێشتا پارەی پارماوە نەگرت. وەزارەتی بازرگانی عێراق وەرگرتنی گەنمی بەسەر دوو نرخدا دابەش کردووە. 292,000 تەن لە چوارچەوەی پلاندا بە نرخی 700,000 دینار بۆ هەر تەنێک، 108,000 تەنیش لە دەروی پلاندا بە نرخی 500,000 دینار. پشکی پارێزگاکانیش بەم شێوەیە. سلێمانی 150,209 تەن، هەولێر 122,680 تەن، دهۆک 116,083 تەن و هەڵەبجەش 11,028 تەن. بەڕاستی ئێمە وەکو وەزارەتی بازرگانی و هەموو لایەنە پەیوەنددارەکان لەسەر هێڵبوون بۆی کە ئەو بڕەمان بۆ زیادکەن چونکە ساڵی ڕابردوو ئەم ساڵ بارانێکی زۆر باشباری بوو زیاتر لە 3,300,000 دۆنم زەوی چێنرابوو بۆ گەنم و لە هەمان کاتیشا بڕە گەنمێکی جوان درابوو بە جوتیارەکان کە کردبیان بە زەویەکانیانەوانێ بۆیە بڕی بەرهێمێنانی گەنم ئەم ساڵ لە ساڵانی ڕابردوو زۆر زیاتر بوو تەوەقعمانەکە زیاترمان لێ وەرگرن بەڵام لەوە زیاتریان لێ وەرنەگرتین. پارەیە کە دێت بۆ جوتیاران ئەمە لە نەفەقاتی سیادیە پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە حکوومەت عێراقی پارەکە خەرجەکە بۆیە لە هەموو شێوەیەک یەکدی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە ژێرباری ئەوە چون بڕێکی زۆر دەکا ڕەنگە ناتوانێت ئەو قەرەبۆکە بەڵام ئێمە داکۆکیمان لەوە کردووە وەزارەتی بازرگانی وەزارەتی کشتوکاڵی عێراق مکەلەفن بەوەی کە پارە بۆ جوتیاران ئامادە بکەن و بیدەن لە نەفەقاتی سیادی لە بودجەکەش تەرخانیەکەن بۆیان. پشکی فەرمی هەرێمی کوردستان تەنیا 400,000 تەنە بەڵام هەوڵێکەیە لە بازاری ناوخۆیی و دەرەکی بازار بۆ گەنمە زیادەکانی دیکەی جوتیاران بدۆزنەوە بەڵام جوتیاران پێیان وایە ئەوە خەڵەتاندنی ئەوانە چونکە ئەوان پێیان وایە ئەگەر حکومەت ڕاست دەکات و خەمی جوتیارانێتی با زیادەی بەرهەم بە نرخی حکومەتی فیدراڵ یان سایلۆکان وەربگیرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.